کوژێ بێوەفا گرانگە یازوو ژیانم تاڵە بێوەفا بێ تۆ مەحاڵە ژیانم تاڵە بێوەفا بێ تۆ مەحاڵە ڕۆژانای بێوەفا بۆ من خەیاڵە ڕۆژانای بێوەفا بۆ من خەیاڵە لێ بێت بۆجیا سپاو لە پەنجەکانت دەردی تەنیایە بێوەفا بووە بەباشم دەردی تەنیایە بێوەفا بووە بەباشم خەتای کەس ناگرم خوا قەزا خۆم چارە ڕاشم خەتای کەس ناگرم بێوەفا خۆم چارە ڕاشم دڵارامم هەڵم بارکەم لەکوێ داردی دڵارامکەم دڵارامم وەرا بۆلام تۆ نازانی چەنێتەنیام تۆ نازانی چەنێتەنیام کەڵکم نەماوە ڕەفیقە بەرگەی کۆستی وەناگرێ دڵم لە موبەری کرا بۆ خۆم وە خەریکمە کەڵکم نەماوە ڕەفیقە بەرگەی کۆستی وەناگرێ دڵم لە موبەری کرا بۆ خۆم وە خەریکمە دڵارامم هەڵم بارکەم لەکوێ داردی دڵارامکەم دڵارامم وەرا بۆلام تۆ نازانی چەنێتەنیام تۆ نازانی چەنێتەنیام بەڵێ سڵاوتان لێبێ ئەزیزان و خۆشەویستان بینەرانی HD گەڕیان
بیسەرانی 94.1 بینەرانی پەیجی فەرمی ڕادیۆی میلی گەڕیان سڵاوتان لێبێ و ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش. من جەلال گۆڵەیم لە هەفتەی سەرمایە لەگەڵتانم. ئەم یەکشەمەیەش هاتمەوە خزمەتتان لە خزمەتتان هابم. هەڵبەت ئەم هەفتەیە لە مێژووی با بڵێن کوردستانە، هەرێمی کوردستان و هەر چوار پارچەی کوردستانە بۆ سێهەم جار لە 72 ئەوەنەی من بیست بێتم لە 92 لە 2022 خوای گەورە دەروی لێ کردینەوە بەفرێکی جوان و خۆش و ڕەحمەتێکی باشی بەسەرا بارانی. لە خوای گەورە داواکارم ئیشەڵاوانەی کە هەژارن بێبەش نەبن لە نەوت و لە سوتەمەنی. داواش لەوانە ئەەکەم ئەوەی کە ئەزانن کەسێ دەستی کورتە سوتەمەنی کەمە یان نیانە هاوکاریان بکەن چکە تەنگانەی ئەم وەرزە ئەو پەڕی 2 هەفتە 3 هەفتەیە زیاتر نییە. ڕێز و خۆشەویستی جەلال گۆڵەی قبول بکەن لەگەڵ هونەرمەندی ئەزیز و خۆشەویست هونەرمەندی شاری سلێمانی کاکە هیوا مەحموود. ئەمڕۆ ڕاستەوخۆ لە خزمەتانام لە HD گەڕیان و لە هەموو لایفەکانی گەڕیان و لە 94.1 کاکە دارکۆی گوڵ بە مۆسیقا جوانەکەی لە خزمەتانایە ئیشاڵڵا. خۆشەویستان سپاسی بێپایانم بۆ برای بەڕێزم دەی دابانجان ئیتر خۆ من ئاوام خۆ من سەیری تۆ نەکەم نازانم. بۆ کاک دابان و بۆ کاک ڕێباس بۆ برای ئەزیزم کاک بورهان ئاغا لەرجیان هەموو کامێرە و تەلەڤیزۆن و لایفەکانی کردوتەوە بۆ برای بەڕێزم کاک جەزای ساز دەست و چاوی خۆش بێ کە ئەمڕۆ ئەویش هەر هاوکارمان بوو لەم بەرنامەیە. سپاس بۆ کاکە میرشاد بۆ کاگامانج بۆ کاگالان بۆ هەموو ئەو کاک و دادە و هینانە لێرەوە خۆشەویستی مێ بۆ کاک ئەحمەد خۆش ناوێتی ئەرێ کاکە تۆ بارانە بارێت نەخۆشی بەفرە بارێت نەخۆشی گەرمە نەخۆشی خوای گەورە شفای بەخێری بۆ بنێرێ بەڵێ ئیشاڵڵا خوا شفای بەخێری بۆ بنێرە بەڵام تۆ غەدرێ لە من کرد کاکە تۆ 2 دقە وتوانی و ڕیکلامەدانەی برای بەڕێزم چاگەبی ئیشاڵڵا خوای گەورە شفا بە هیوای ئەوەی ئیشاڵڵا باش بیتەوە تۆ کرۆنا و گرت کێشە نەبوو ئەمە پەتای وەرزی ئیشاڵڵا باشە بی. خۆشەویستان بەرنامەکەم ڕاستەوە خۆیە 0 470 52 64 ئەمە ناوخۆی ڤایبەر 0 750 727 85 و ئیستاپ ئاپ وەستاپ ئافرە 0 770 ئەم دوانیان بۆ کوردانی تاراوگایە کاگیوا دەنگێکی عەجیب و خۆشی پێوەیە وابزانم زۆر دەمێکی شەگۆرانی نەوتوە تۆزە تەسەوورەکەم قوڕگی هیلاک بێ خۆی من شانسەکەم وایە هەرچیە بۆ لای من دەنگی هیلاکە. بە خێراتنی برای بەڕێزم هونەرمەندی دێرینی شاری سلێمانی ئەی زێنێ ئەمرم زێنێ ئەمنم خەڵکی گەرمێنێ مامەسا هەڵکەوت نووری برای ئەزیزی من هاوڕێی خۆشەویستم کە لە ئەوروپا گەڕاوەتەوە ئەویش تەشریفی لێرە ئیشەڵا هەفتەی ئایندە بەرنامەیەکی تایبەتی بۆکەم هەڵبەت پێم خۆش بوو دوایان بەرنامە یەکسەر داغڵ بین بەس ئەویش لە سوی داتۆتەوە سەرمای بووە وتی قوڕگم تەواو نییە هەڵیەگرین بۆ هەفتەکەی تر باش کاگیوا زۆر بەخێر بێت. دەستخۆشی بۆ تۆ بۆ بەرنامی گەڕان بۆ ڕادیۆ میلی گەڕان بۆ تەلەڤیزیۆنی گەڕیان سپاسی و کارمەندان خۆشەویستاناکەم کاک بورهانی خۆشەویست کاک جەزا سپاسی پێیان بۆ هەیە دەستخۆشی بۆ کاک بورهانی خۆشەویست بۆ کاک ڕێباس بۆ هەموو ئەو برادەر خۆشەویستانە کە عەزە دەکێشن دەستخۆشی لە مامۆستا دەرکۆی خۆشەویستکەم لەگەڵ عەزە دەکێشاوە هیوادارم لەکەم کوڕم ببورن کاک جەلا خۆی ئاماژەی پێیە خۆلانێ بەڵام ساڵێکە من ئەلوم نەکردووە بەخاطر ئێمە تەعزیەشمان نەبوو وازم کاک بورهان خۆشایەتە کە بەرنامەکەی بۆ دانەوتم ناتوانم تەعزیەمانەیە چونکە بەڕاستی لەم کورانە ژن خوشکێکم و خەسویشم بێک و عەمری خۆیان کرد بوونەوە بەڕاستی لەبەر ڕێزی ئەوان من بەرنامەکانم دوا خستی عنی تیڤەکان شایەتن کە من هیچ جوانێکم نییە هیچ شتێ بڵاو ناکەم بەخاطر کە تەعزیەمان نەبووە ئەگەر قوڕگشمی لای بێدا لەبەر نەکەم کەم قوڕێکشمە بێ مان بورن خوا لە هەمویان خۆش بێ و لە مردووی هەموو کەسێکیش خۆش بێت. کاکە ڕەنج لە سلێمانیەوە کاکە ڕەنجەم کاتەوە باش لە کاجلال گۆڵەی خۆشەویست و هەموو هەمووبانی ڕادیۆ گەڕیان هیوادارم سەرکەوتوو سەرفرازن و خۆشحاڵ ئەو هونەرمەندە خۆشەویستەش هاتۆ بۆ ڕادیۆ گەڕیان یا ڕەبی بەخێری سەد تاوان. سپاس کاکە ڕەنجیان چاوی ئەمەی قوربانە بوو و هەمووتان خۆشەویست لای من دائیما هەر سەرکەوتوون و هەر سەرکەوتووی زیاترە بەکارهێنن
و هیوادارم ئەو هونەرمەندە خۆشەویستە گۆرانێکی گەڕیانمان بۆ بڵێ و پێشکەشکە بە هەموو هەوادارم. ئیشەڵڵا لە دەست پێکا گەڕیانێکی و ئیشەڵا دانەی تریشی پێڵێ. حەزەکەم یەک گۆرانی هەورانیشمان پێشکەشە ئەگەر بتوانێ. دەرفەتە بێ بەسەر چاوی ئیشەڵڵا. خۆشەویستن و تای هەموو دەماتی لایڤی گەڕیانی ژماڵەکەم و دەستخۆشی لەو کاک ڕێبازی دڵ و دڵاکەم، کاک برهانی خۆشەویست، کاک دەزا و بۆ هەموو ستافی گەڕیان. سپاس دەکەین کاکە ڕەنجیان، تۆ برای ئێمەی ئەزیزی ئێمەی. خزمەتکاری هەموو هونەرمەندێکی ئەم سلێمانیە. سپاس دەکەین تۆ بەڕێزی تۆ ئەزیزی ئێمەی. دەستان خۆش. قوربانە بم. زۆر زۆر سپاس بۆ کاکە ڕەنج لە سلێمانیەوە. کاکیوە ئاماژەت پێداوت کە بەداخەوە پرسەتان هەبووە. بەس تۆ با بڵین هەموومان نەزانین برای هونەرمەندی خۆشەویست کاک نەریمان مەحموود. باشە. ئەویشم با بڵین بانگێش کرد بۆ ئێرە بەرنامەیەکی خۆشم بۆ کرد، بەڵام چۆنەڵێ نەریمانیش تقریبان هەر دابڕاوە لە مەسەلەی هونەر و مەسەلەی کلیپ وانە. تۆ پێشتر وا بزانم چەند کلیپێکی کرد زوو، بەس تۆ ئەگەر بۆ نمونە لایڤ ناکەی یا شەوانگەکان ناکەی، تۆ توانی هەر لە ئەقەلی کەم ساڵی 2 کلیپ بکەی. خۆ هیچی تێ ناچی کلیپی بە قوربانەوە خۆت لە وارەکەی چاوەکەم یعنی کابرا بۆی نەڕەخسێت بەچی کلیپکە خۆی بۆ ڕەقسانن ڕاستەکەی کۆمەڵی پارێنی، بەڵام ئەمڕۆ ئێستا مۆسیقیەکان ئێمە هەمومان تێکەڵی یەکترین و ئێستا حرمەتەن ناڵم هەمووی، بەس مۆسیقی تایە وەکو ئەم کوڕە جوانە تازە پێگەیشتووە بۆ نمونە مادەیەکی تێ بە شەوێ 2 شەو 3 شەو خۆی لەگەڵا خەریکەکە و مۆسیقایەکی تایبەتە بۆکە خۆشە نییە پارێ بێتێ. کاک جەلال تۆ شتێکی جوانکەوێت بە 2 شەو 3 شەو تاوا نابێت. بۆ نمونە ئەڵم خۆ من نەموو تۆ شتێ بکە ڕاستەکەی ئێستا من شتم لای کاک وەلی کردووە بڕواکەیت لەوانێ بە 1 هەفتەی پێچە بۆ یەک گۆرانی بەس مۆسیقای کردووە. ڕاستە یعنی یەک گۆرانی 1 هەفتە بەس مۆسیقای لێەوە بە سەوت هەمانە بە سەدان بەزانە، بەڵام وەک کلیپ کاک جەلاجیان بەخوا کلیپ کوڕی خۆیەوێت بەسپۆنسەر لە پشت بێکە لە پشت هاوکاری بکات لەباری مادی کە تۆ نەتوانیت بەچی کلیپ هەمان ئەزانی کێشەکە چیە؟ ئێستا ئێمە ئەم کەناڵە کە هەمومان بە خۆبەخشین و ئەو کارمەندە بە ڕێزانە هەمیان خۆبەخشن بە خۆشمەوە. یعنیەوە من خۆم ساڵێک و 3 مانگە بەرنامەکەم هاوارەکەم بەڵام کاکە حیزبێ لایەنێ کۆمپانیایە بازرگانێ نییە کەس نایە، بەڵام ئەگەر حرمەتم هەیە 2 کچە مۆدل لێرە بووایە یا بەرنمەیەکی کچە مۆدلمان نەبووایە بڕوا و قەنەعەتم پێ بکە ئەبوا سپۆنسەرمان لە مەسعەدەکە بکردایەتە خوارەوە. ئیتر وایە خۆی حرمەتەن قانونی ئەم وڵاتەی ئێمە بە تایبەتی وانی کە دەسەڵاتدارن و بە تایبەتی وانی کە بازرگان و لەگەڵ ڕێزمە با بڵین دەوڵەمەندن ئەو ئەخلاقەکەیان. من احترام بۆ مامۆستا دەرکی خۆشەویست ئەچی بڵێ هەست کەسێ بڵێ شتێکم بۆکە کە بەتمای کلیبی بتێ شتێکی جوان بکەیت ئەوی جەڵە من جیازم کڕێ من کرێ دوکانێم یعنی بێ ئیلا بێ شتێکی بێتێ قەریبووی بۆکەیتەوە. یعنی خۆمان بەڕاستی شوێنێکمان نییە، یعنی وەزارەتی ڕۆشنبیری هەر شوێنە بێ شوێنە سێدەکەم بە دابینکە مانوێ شتەکانمان لێ جێبەجێکن. من کاک جەزا شایەتە کاتێکە مامی گەورە ئەمری خۆی کرد ساڵی لە خۆش بێ من گوێرانە خواگەدار بەپەلە عنی کاک جەزاوانە خوارە چاوەڕان نەکردم چون بەلای ئەم کاکدارکۆنە کاکدارکردێ لێ ڕۆژی خۆشەویستم بۆیە گوێرانێکی بۆ کردم تقریبان مقامێک بوو مامۆستا نەبەردی خۆشەوی لێرە ڕێزی خۆشەویستم بۆیە پاش شعرێکی پێم بۆ بەسەر مامجەلال لە بێڵم خواگەدارە 5 دقیقە چون بەپەلە مقامەکەم تۆ کردم و لە تاکو وازم لە پرسەکانە لێیانە تێگەیت زۆر ئەم کاکزە خۆی لەگەڵ خوا نازم کێ بوو لەگەڵەوە کاگانە خوا نازانم کێوازم کاگە خەلیفە بوو نانەوەی ڕێزی خۆشەویستم بۆیە وتێمە کەی وتیتەوە مەڵای 5 دقیقە وتمە یعنی بە 5 دقیقە تۆ بتەی شێ بکەیت و لەکوێی شێ بکەیت 2 مانگ 3 مانگ پێ بچێ یعنی شوێنمان هیچمان نییە ئەوەی کە هاوکاریشمان مەمنونم دەستیان ماچم هەموو عاسفەکان یعنی بەبێ جیاوازی دەستیان خۆش بێ هاوکاریمانەکەن بەس بتەوێ کلیکێ بەخوا هیچ بۆ ناکرێ. کاک دابان بۆیان نووسی مەڵێن ویزێک هەیە لە سەوتەکەتانە خۆشم تەسەوورەکەم هەستی پێ یەکەم شتێک هەیە زۆر باشە. ئەچمە لای بەرهەمێکی تری کاکە هیوا و ڕاستەوخۆ لە خزمەتان نابم ئینشاءڵڵا. Allah tu yarim, wallah wallah wallah
بۆ هەموو کارمەندانی ڕادیۆ میلی گەڕیان بۆ مامۆستا جەلال گۆڵەیی کاکە جەلال هاوڕێی خۆشەویستی خۆم قربان بماي حبيبم تو ياري من دردات وتبيبم تو ياري قربان بماي حبيبم تو ياري من دردات وتبيبم تو ياري خويا بتكابا نسيبم تو ياري خويا بتكابا نسيبم بلداري الله 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 تو ياري هاي قربان بمواملمك تو ياريني بقصي خلشيم لقلمك تو ياريني قربان بمواملمك تو ياريني بقصي خلشيم لقلمك دلداري تنفيرمك تو ياريني دلداري تنفيرمك تو ياريني او يا رمزدارا اوچنا منانير او يا رمزدارا اوچنا منانير من ظلم خوشم ده كتين يورادا بير من ظلم خوشم ده كتين يورادا بير صلاة لا برهان بيدو هردو جلال قولي كاكا علاني خوش شويس بجي دار كوجيان بوچی دلم نادیده هر من محرمی ماشم بوچی دلم نادیده هر من محرمی ماشم اگر اجازه نده دشم پیش دای خواز لو کارم فریاکوا یا امام موسی کار او یا رمزدارا اوچنا منانير او يا رمزدارا اوچنا منانير من ظلم خوشم دوم كتين يورادا بير من ظلم خوشم دوم كتين يورادا بير بشي داركو بشي أروياك واتو لكاني أي للاري مماني واتو لكاني أي للاري مماني او ملكي ميسرني كافر بوين لجماني او ملكي ميسرني كافر بوين لجماني او يا رمزدارا اوچنا منانيرم او يا رمزدارا اوچنا منانيرم من ظلم خوشم ده كتين يورادا بير من ظلم خوشم ده كتين يورادا بير
دەست بەردارێتم پاش ساڵێ خۆشەویستی چۆن من دەست بەردارێتم پاش ساڵێ خۆشەویستی پێمڵێ قەولت بەشێدا دەستت خێستە ناوداسی هەرا و کوڕی جارانم بۆچی ئێستا لێم پاسی ئابردوو لە یاد نەکەین گەرخاوەن بیر و هاست ئەو یارە مەزەدارە بۆچی نامەنانێرێ ئەو یارە مەزەدارە بۆچی نامەنانێرێ من دەڵێم خۆشم دەوێ کەچی نێو ڕادابێرێ من دەڵێم خۆشم دەوێ کەچی نێو ڕادابێرێ ئەی بەخی ئەی ئافرم جاران تەواوکردنوان نەبوو داکۆجان هیچ نەبێت تۆزە فێتت کردایە باوکی باوکم ئارەوەڵا ڕێک تووشی شۆکی کردم دەست و دەمە خۆش کاگیوە دەست خۆش بە داکۆجان ڕێز و خۆشەویستیم هەیە بۆ تیکتۆکی جەلال گۆڵەی دەستی کاکە میرشاد خۆش بێ سپاسی کاکدیلانی موبایلەکەم کە ئەدمینی تیکتۆکەی جەلال گۆڵەی ڕێز و خۆشەویستیم هەیە بۆ باش جادەم ئێوارانە لە شاری جوان داوت بووم لەگەڵ برادەرێکە بۆ نان خواردن با بڵێن 360 پێڵێن وازانم ئەمەی کە خولێتەوە نەچوو بووم بە حیاتی پیا بە درۆ نەکایت لەبەردەم مەسعەدەکەیە کاکە زۆر دوور و درێژە کە سەرەکەوی چووینە ژوورە و دانەیەک لەگەڵمان نابوو بەخوا نازانم زمانی هیچ سلێمانی نەبوو هیچ ئیتر کە چووینە ناو مەسعەدەکە و ئاسایی تۆ لێرۆ کە خۆتی پیاکەی دوایی لێۆدا لینەکەی نەمزانی زەخت و مەخت و شتی لەگەڵایە هەرتی لەگەڵین بوو وتی دڵم بە ئەو کەڕۆک جاکاکە خۆ ڕقە مشتیش هەڵواسراوە بەس نازانی دوورایەوە بە سەرمانە خۆ تازە مەزعەت داخراوە ئەڕوا ئەلاکولین وەڵایەتە چوونە سەرەوە یەکسەر کارمەندەکانمان بان کردوان کاکەوە زەخت و شتی لەگەڵایە بورایەوە ئەوە هیچ 20 دقەیە بۆەوە خەریک بووین و ئەبێ و نابێ و دوای بردی شانە خوار و بردیان بۆ خستخانە جا برادێکمان لەگەڵا بوو موبایلەکەی ئایفۆن بوو شەحنیتیانە بوو تۆش کە دانیشی هینەکە خولێتەوە هەر خۆ دەخولێتەوە جاری وا هەیە بۆ نمونە شوێنێک لێرەیە دوای 20 دقە چێتە ئەو دیوە ئەوشتی وەڵا شەحنم پێ نییە منیش هەر بە سوعبەتەوە وتم لەسەر ئەو هینە داینێ خۆی شەحنیەکە دایناویش وەڵا ئەویش دایناویتر مەشغوڵ بووین بە قسەوە تیوەکوان بایلەکەم موبایلی ڕۆی ئەیوتی تۆ وتم بۆ ناشێت دانابێت ئەیوتی تۆوتە شەحنەکە وتم تو شەرەف و ناموسەوە ئاسنە شەحنەکاتەوە ئەی باشەوتم ئەمە ناخولێتەوە خۆ نازانی وەڵای تر چوو بە لای عیلەیەکەوە با بڵێن موبایلەکە ڕووشی ناهاوچێ بووی جەڕەسیشی بووە ئیتر باش وەڵا یەکێ لە کارمەندەکانمان بان کردمان ئەو موبایلەمان تو جا کاکە بۆ خسوودانێتەوە وتم شەحنی کرد وتی کاک جەلال بە حیاتی تۆ لێو نابڕ کێمان لەگەڵە کاک توانای گوڵ و دڵ کاک جەلال چۆنی بە قوربانم مامەتوانە گیان ئەحواڵ دەنگ و باسی سڵاو لە ڕادەی ماڵە داوان بە قوربانم سپاس دەکەم کاکە توانە گیان برای منی بە خێراتنی و پیا بە ڕێزش دەکەین کاکەیوە بەڵە کاگیوا مەحموود ڕێز سڵامانەیە بۆ کاکی عاسب لێر و بۆ کاک بورهان و بۆ کاکە دابان و بۆ مامە جەزای خۆشەویست برای بەڕێزی زۆر سپاس باشە مامە جەلال پرسیارێکەسم پیاوە سەوتێکی خۆشیە من تاسە نەبینە درۆچی بکەم ینی بۆ نمونەم پیاوە سەوتێکی خۆشیە بۆچی وەکو گۆرانی بێژانیتر لایڤ مۆزیکە گعدەیە بۆ نمونە وایە لەوانەیە تۆ نەبینی بێ دە بەڕاستی ئەی سەوتێکی خۆشیە ینی بۆچی تۆ دەردیکابراتی وەکووانە دەست پێ ناکەی دۆش خۆ تۆ ئەگەر باسی کلیپەکەی کلی پارەیەوێ بەس خۆ گعدە پارەی ناوێت نا گعداکەین لایڤیشەکەین بەڵام بەڕاستی عنی تۆ لایڤەکەم خۆ نابێ خۆ داوا بکەیت ئەبێ خەڵک داوا بکات ئێمە ئیشەکەیمە ئەوەیە مەجبورین کابرا ئاخر نا خەڵک داوا ناکات تۆ ئەو شوێنی کە لایڤەکە ئاکابێ ئەو شوێنە تۆ بانکە مەبەستم ئێمە هەمان لایڤمان هەیە بەڵام لاانە تۆ نەبینی بێ وڵی نەمبینە داڕاستم نەکرد کاک جەلال لەم پیاوە وەڵا ڕاستەکەی کاک هیوا لایف و شتەکە با بڵێن گعدە و شتیشی هەیە بەڵام زیاتر وازان ئیشەکانی ناڵم تۆزە ئیشەکانی کەمە یەک دوو زیاترم پیاوە لە ئێران هینتریشە زۆرشین کاک جەلاگە ئەمجا کاکە ماشەڵایان لێ بەر زۆرن ئەوەنە گۆرانی دۆژ ئاس زۆر احترام بۆ پیاوە کەس ناناسێ
ماشەڵڵا وڵا براکەم وڵا برا ڕاستەکە ینی بەڕاستی سێرەکەی مەجموعەیەک چۆتە کەلکەشانی بەلەک و چۆتە ئاسمان سێرەکەی مەجموعەیەش سەوتێکی خۆشی هەیە بەڕاستی خۆی ئەم ئیشەی ئێمە تۆزە شانسیش دەوری تیا ئافرم کاژێرا شانسی تایە وەرەوەڵا ئەوەیە ئەجا حرمەت و ڕێزم هەیە بۆ جەنابت و بۆ هەموو بینەران و بیسەرانی بەڕێز بڕوا بکە جەلال گۆڵەیی کاک دابان ئەو سەوتە زۆر ژینەکە نویزەکە سپاس دەکەم بڕوا قەنەعەتم پێ بکە ئەم جەلال گۆڵەیە چەنەهای چەند ساڵ مۆسیقای لیا و خۆی لیا کرد یەک زەلام نەی و دەستی خۆش بێت لەسەر ڕادیۆی تەکسی دوو قسەی قۆڕم کردم و تێوە جەلال گۆڵەیی ئەیتە خۆ هەروایە بەڕاستی کاتێک کاک جەلال ئەسفیلیا ئەم عەسب لێرانە نەبوو ڕێزمێ بۆ پیاوەکە دانیشتووە یعنی لەو بازاری مۆسیقایە 4-5 عەسب لێرە بوو یەکیان کاک جەلال بووە یەکیان کاک ڕزگار بووە وایە کاک جەلال بەڵێ هەموو 4-5 بە پەنجەی دەدەبژێر درێت بەڕاستی ینی تۆ سێرەکەتە کاک جەلال گۆڵەی باوی نەماوە بۆ نمونە نە بەخوا هەر تەواو بووم لێ بوومەوە لە مەسەلەی مۆسیقای من هەر نایشتم بەخوا بۆ ئێستا بۆ نمونە خاڵە جەلال بۆ نمونە بڵە جەلال گۆڵی بەخوا ئێستا ئینە وا نییە پێی نییە چی پێ نییە کاکە کاتی ئاسفیدا تۆ ئاسب نەزانیوە چییە نەکبەت بەڕاستی برای بەڕێزی کاکەشیان من خۆشحاڵم شوێنە دەنگتان بوو هەر حەز بکە پەیوەندیەک بکەم بەڕاستی ڕێزمێ بۆ پیاوە بەڕێزە هیوای باشتر و باشتریشی بۆ خوازم برای گەورەی کاکەتوان کاک جەلاجان جەوت با لە کاتان نەگرم ڕێز و احترامێ دووبارە ڕێز و حورمەتمان هەیە بۆ جەنابەت برای عەزیز قوربانی چاوە بم خۆشی سەلام بخوا حافیز خوا دەڵێ ئەرە وەڵا جا کاکە بەجددی یعنی خۆ تۆش بە قورئان مناڵ بووی کە لەو بازاڕی ئێمە یابووی بەڵامی تر وەکو پێم وتی ئەم ئیشەی ئێمە تۆزە با بڵێن فەن بەڕاستی حورمەتەن لە وڵاتە ئێمە هیچ دەورێکی نیە بە یاری چیشتەوە و بە شاعیرتەوە و بە با بڵێن پشێوەکار و بە هەموویەوە یعنی وەرە سەیری کە هەرچی یاریچی باشەیە لەگەڵ ڕێزما پۆلیسە پێشمەرگەیە ئەوەی هونەرمەندە تەماشاکەی ئیلا ئەرچێکی عەسکەریە ئەرچێکی شوێنێکی تری هەیە بەڵام لە وڵاتان وان نییە لە وڵاتان کە تۆ فەنان بووی بڕوابم پێیەکەی من ڕاگەیاند کارەزانم لەگەڵ ڕێزما خۆ پیشە مەردایەتیە تۆ مهمەوەیە دەست لە کەسپان نەکەیتەوە کات جەلال لە سەر قسەیە و پیاوە بەڕێزە باشە ئێمە لایڤمانەیە بە جاری وایە تۆ ئاودێکی لەگەڵاکەیت بە حسابێک تێ بچیت شەوی لایڤێکی بۆ بکەیت جارتە پێێتەڵە تۆ کاکە ئەو حسابە زۆرە ئەی خەیت بۆ زۆرە کاک وەڵا فڵان کەست بەوە نێت ئێڵم بۆ نایبێت کابرا فڵان کەسرێنێ ناوی کەس نابن سێرەکەی و بازاڕێشکە ئێمەش یەک جارێکی بۆ لایڤە تۆ چاوەڕێم نەکە لایڤەکەمەوە بە قورئان من نامەوێ احترام بۆ ئەوەی کە گوێ لێمانە بە حسابی زۆر کەم بەعزە شتێ ناتوانم نایکەم نەیکردن باشترە تاوەی زۆر لایڤ بێت و حساب کتابەوە نەگرم پیشەکەی من ئەوەیە کاک جەلاجان بتوێنێتێن بۆ یاچین ئیسادیە بکەیت ئەزانی خۆ ڕێک وایە قسەکەی جەنابتە بەس ئەو هونەرمەندانە لەگەڵ ڕێزمان ئێمە لەگەڵ کاک جەزایە زۆر دەمێکەیە خەریکی ئەم بەزمەی یعنی بۆمان ڕێک ناکرێتەوە اینجا کابرایش ناتوانانی چی پێڵی ئەڵە کاکە تۆ ناچین نەچن نەبڕاستی هیچ جوانە بێ مەقابلەتیە ئەمە بەزەوە دەرکەوێ بێ مەقابلەتیە من بۆچی وازمێنە یعنی وەرە ئەو پیاوەیە سە ئیژەکە لەشی ساق بێ دایگرە باریکە داینێ تەجیلیکە هەتا 12 شەو لێی بە ئاخر ماقولە من بە 75,000 بچم هاتنانێکی باشتە جووتێ بۆکسی ئارسیە بکە من لە دوکانەکەم بۆ نمونە نیمە بەس ئەگەر هەمبێ ئەم بە 40,000 وایە کاکە کاک جەلال سایزەرەکە 30 ئەمە 7 خۆشتەکانی تر میکسەرەکە 20 یعنی تۆ وەرە سەیری کە ئێسش ئازب سایزەری ژێمە و کێشەیەمان وای لێ هاتووە کرێ جیازەکان وەرناگرێ با بەقەی ناوە خۆت بەخۆ بەخش بچۆ بەس کرێ جیازەکانێ وەرگرە کاکە ئەخم ماقول نییە وەڵاوە بی لە کابراڵە کاکەەوە بۆ ئازێنا کابرا تەلەفۆنی بۆ کردو مەڵە کاک جەلالەوە کاک فڵان کەس دوێنەشەوە 50,000 لای ئێمە بۆ 75 بۆ تۆ ئەی کاکە سیارە ئەی بانزین ئەی وازی لێ بێنە ینی ئەگەر ئیشێکی ترێ هەبێ وازی لێ بێنی باشتر ئاسفازغنیش خۆمان لێ خۆگە بەمە بێت ئەمری لە برسە نابێ هەر بۆی بەڕاستی کاک جەلال باگلێ لەوەشکێن دیجەی دەست ناوتە بینە قاقەمان لەم ڕۆژانە خواگەدارە داوەتی حەفلێ بم بە گۆرانی خۆمان هەڵەپەڕین بەس جارەوانە بوو جان لە بنی دنیاها وەلاو تێگەیت ئەی بەخوا دەست نەخۆن سەرمی لەو گۆرانی بێژە گۆرانین بەسەرانەڵێ نایکەم وەڵی دیجەکە کێت ئێوە کاگی وا حەزەکەم یەک بە ئەوەش ئەوەی بڵێ تەوزیعی بم من کاتی خۆی ئێمە یەکەم دیجەی کە لە ئۆسکار دانرایەکی لەوانە ئەم کاک جەزای ساز و خالیدی محەممەد خالیدی کەرسو و ئەوانە با بڵێنەوە کاتە نیقابەی هونەری میلی ئەوان بوو سەرۆکی کۆمەڵەوینەکە لەج نەبوون چوینە سەریان وتمان نابێ و دیجێ بەکار بێ باشە
بەڵام لەگەڵ ڕێزما دەنگی ناخۆش دیجێ دروست کرد ئەخ دەبێ یعنی هەرچی ها و مایکەکەی هەڵکرد و دەستی کرد بە گۆرانی وتن و ئەوە لۆ دروست بۆ جینا ئێمە کاتی خۆی جەلاجیان ڕێزناوێکمان هەیەکمان هەیە بۆن بەبنای هونەرمەندانە باشە باش یعنی لەوانێ بڵام ئەوە کاگزە خۆی شایەتە چەند هزار هەوێ هەیە بۆ خەڵک دەوڵە هیچ جای کەرەوە لەوانە 100 گران بێژی باش دەنەچێت بەتەأکید احترام بۆ کاگزام عفوون کە واشەڵم کاگزاجیان هەست کەسڵ هەوەیەکی تێ ئەگە شایانی ئەو بە هەوەی بێرە من بیرمە لە 2000 بەخوا نازانم 3 بوو 4 بوو لە بازار مەستاکە وتیان گۆرانی بەشکانە بێ هەمی باجێ بێ هەوەیە بێ یەکیان من بووم کابرانی خەندی ڕۆژ خۆشەویستم بەیە چوتی کاکە من هیوا گۆرانی بێژی خۆمەوە من پێشگیریەکەم و کوڕە گۆرانی بێژە مستەوای هەیە و باجێکی بۆ بکەن ئەو کاتە چاک بوو ئەوی گۆرانی بێژمە دوور کەوتەوە نەیوێرە تێگەیت باجەمە ناکرد توانای نەبووە مازی هەست کە کاکە ئێستا هاوکارمان هەیە ئەنداممان هەیە ئەندامی کارا و فەخریمان هەیە خۆ ئەوە لە هەموو با بڵێن ڕێکخراوێک و لە هەموو کۆمەڵەیەەکە ئەوە هەیە 100% ئەوە هەیە اینجا خۆ ئێمە هەموو کەسێکیشمان نەکردوە بە ئەندامی کارا و بە ئەندامی فەخری ئیتر ئێستا بۆ نمونە حرمەتەن هەیە لە دوورەوە بۆ خۆی گۆرانیەڵێ دڵی پێی خۆشە هەوەیەکی هاوکاریمان ناوەتێ هونەرمەند نییە ئاخر هونەرمەند نییە خۆ هونەرمەند ئێستا من کە پێشکەشکار و ڕاگەیاندکار و ئازب سایزەرمە بێ خەڵک هەڵم سەنگێنێ نەکخۆم چۆن بەرامە خۆشتی دەنگەیە خۆزگەمە شتێکمە نەبە ئەو گەرانی بێژەکانە بان کردایە بزانین کێ مستەوایەکی توانایە دوو گەرە نەزان لە گۆرانی بێژم گۆرانی بێژ نییە خۆ بە دوو گۆرانی بێژ خۆشەویستانە چمە داوای لە بردنتان دەکەین لە کاتمان زۆر گرتن ئەچمە لای بەرهەمێکی تری کاکە هیوا و ڕاستەوخۆ لە خزمەتان هابن كنم ديوي ومزاني كزور بيوي يستواش بروشي من القرد أخبري كنم ديوي ومزاني كزور بيوي يستواش بروشي من القد هروش بجديب من بريوي كقاتشن كوتلرزي كقاتشن كوتلرزين هوار وداري وشككا كقاتشن كوتلرزين هوار وداري وشككا هتاكو هنقاوك هالدينم
صد کەس یاڵام وەکە کە ڕوخسارم شێوە کە ڕوخسارم شێوە زانیم تەمەن بۆ کوێ بەڕێوەیە کە ڕوخسارم شێوە زانیم تەمەن بۆ کوێ بەڕێوەیە پەشیمانیش دادم نادا چون ساماڵە کڕێوەیە تا ئازارێ کۆتایی دێت ئازارێتر ڕێم پێگرێ تەمەن بۆ خۆی دێت و دەڕواوە کەچی لە عومری نەگرێ ئەمە 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 پیری نەلای نەمەجنون کوڕن و فەرات نەلای نەمەجنون شیرین و فەرات دیرۆ بووی چیان نەگەین باورات تەنیا من و تۆ بە کەس ماینەوە نەگەشتین دەیات هەیدا دەیدەدات نەگەشتین دەیات هەیدا دەیدەدات وا دیاران شەو دیسان گریاوی چاوانت کیزە و هات و شێواوی وا دیاران شەو دیسان گریاوی چاوانت کیزە و هات و شێواوی هەچ کەس لێ داوی دەک دشکێ دەسی حەو کۆسی بکەوێ نەمێنێ کەسی حەو کۆسی بکەوێ نەمێنێ کەسی سوشبا کاکە جەلا گۆڕی هەموو کارمەندان ڕادیۆگەڕان گوێگرانی ڕادیۆگەڕانی تەلەڤیزیۆنی میلیگەڕیان دەست خۆشەوە سەدات کوجان ئای سڵاو لە پانچەو شەو ئاسمان ئەوریە ناوە وا دیارە ئەویش خەوی زڕاوە ئیمشەو ئاسمان ئەوری کراوە وا دیارە ئەویش خەوی زڕاوە ببارە پاییز ببارە بارە من بۆ یارەکەم چەترم هێناوە من بۆ یارەکەم چەترم هێناوە وا دیارام شەو دیسان گریاوی چاوانت کیزە و مات و شێواوی هەر کەس لێداوی دەک دشکێ دەسی حەو کۆسی بکەوێ نەمێنێ کەسی حەو کۆسی بکەوێ نەمێنێ کەسی ئەی ئا لەگەڵ فەرین ئەی ئافرم جوانە وت ئەدایەکی باش دەست و پەنجە خۆش بەدار کوجیان ناساخشما پێم وتیت نە عیبنیە ماتڵ ئەم گۆرانی و ئاوا ئەدا کرد ئەتوانم یەک تەوزیعم بۆ بەی ئەم گۆرانیە زۆر کەس وتوێتی بەڵام سەرچاوەکەی هیچی لێ زانی لەکوێوە هاتووە بەڵێ من لێرەوە ڕێز و خۆشەویستم جارە بۆ کاک عومەری خۆشەویست کاک عومەر ئەرکان ئەم شعرا ئەم مقامەکە هی کاک عومەری خۆشەویست بوو ڕێز و خۆشەویستم بێ دەستی ماچکەم چای ماچکەم جا پێش من یای مامۆستایەکی گەورە
باشا کاک جلال ئەم گۆرانیە مامۆسایی گەورە بەڕاستی ناوی نەبرد بیان نەیوتم شعری فڵان کەسە جوان نەیبوت و کەم و کوتی لەگەڵاوەتی و بە خۆشحاڵە زەوە سپاسێکم دەستی ماچەکەم ها بە منیوت کاکی من حەزەکەم شعری دێم بە تو کەوت خۆ چۆنەیڵی سەرپشکیت من دەستی ماچەکەم ڕێز خۆشەویست بۆ کاک عومەر ئەرکانی خۆشەویست چای ماچەکەم گۆرانەکەش وابزانم شاخوانی ئەحمەدی ڕێز خۆشەویستم بۆ وتێتی بەڵام لە دەنگ مامۆستا عینەدینە من جێم لێ بووە من لەوە حەزم لێ کرد و حەزم بیڵم باش جا بەڕاستی کاک جلال بەرنامەشتمان زۆر کردە نامێ زۆرشی دووبارە بێت یەکەی ینی ئەمانە ئەوتێت ڕاستکی زۆر کرد ئەمەوێ بیزانم ئەم گۆرانی هی خۆی کاک شاخوانی ئەحمەدی وتێتی ئەمجا مامۆستا عینەدین وتێتی بەڵام لەدەی مامۆسای گەورە مامۆستا عینەدین بەڕاستی ڕۆی من لەوە حەزم کرد بیڵم کا عومەریش دەیان ئارتی دوو لەگەڵ مناکە هاتەوە وتی با بڵین دەورێکی باشیە بوو ینی خەڵک گوێی لێگر یعنی بە کوردیەکەی ئەمە هی کاک عومەر ئەرکانە کاک شاخوانی ئەحمەدی شعرەکە مقامەکە هی کاک عومەر ئەرکانە یاتی من جاش ئەم شعرم بخسن لە گۆرانە بەڕاستی ینی گونجانم ڕێز و خۆشەویستی بۆ جانان من شاعیرەکانم هەمووی خۆشەوێ قوربانم کاک عومەر کەسەی گومە بڵێن خۆی ئیشی دەزڕەنگی بڵێن دەلاخانەیە لەسەر چنەر بەڵام ناوبە ناچین عیشتمانیات دەست خۆش وێشتیش یا بە کاک نریمانی برام ناسکەی سێزاد مەجموعەیەشتی ئەوە ئەمە یا منوتی خۆ سەرپشت بە چی لەیەکەی شتی تریشت تێدەین بەس بەڕاستی من مشکلەیەک بە کاک جلال خوێنەواریم نییە بڕواکەوە شعریاتم لەوانەیە بڵم بە یەک مانگ لەبەرم کرد باوەڕەکەیت یعنی هەشت دێڕا گەدی خەت بە هەشت دێڕا من ئەمەنام دینی پێ کرد بە مەکسنجەر دوو سەد بوێ ناردم ویسا خۆلیانەیە گوێ لەمان بێ بڕواکە لەبەر مەکرد هیوا گیان خۆی سەد خوێنەواریم نییە شەوان هەیە ئێوارە کاک جلال ناتوانیت تۆ کاوکە سەحی ماڵ ناڵ بوو قەیچیە دوو سەعات ناتوانیت ئەوت ئێمە دەخەیت گوێرەمە بیرچێتەوە قەی ناکاتەوە هەموو کەلیمە و گۆرانی و بۆ لەبەرکراوە یعنی ناتوانانی بەس بۆ نووسین و خوێندنەوەی هیچ شتێک ناتوان من بیرمێت پاسکان بە خوێندو لەبەرم کردبوو هەر نەچوویتە مەکتەب سەرڕەح نەبینیوە کتاب سکۆرم لە ماڵەوە شتم بۆ خوێنێتەوە ئەو مشکلە مەیە وەڵام سەرکەوتوو بیتر هەر یەکەو بە بۆنەی شتێکەوە نەیتوانیوە بخوێنە یا تەواوی باش پێ بڵم عەفوم کە من ئێمە باوکمان ئەمری خوای کە ما مناڵ بین زۆر ئەمری خوای بەڵام ئێمە لەسەر پێ خۆمان ئیشمان نەکرد یعنی بیرمێ کە بۆ مەکتەب هات نایانە نووسین دایک میشاردینەوە بڕواکە دایک من قسە حمامەکەی با نەبینن ناو بنووسین بنێر مەکتەبات و ئیشکەیت یعنی مەجبورین ماڵ بەخێوەکەین باوکمان نەمابوو هەمان ورد بووین ڕاستەکەی نا مەکتەب خۆشە چۆن تا یەک تا دوو بخوێنیتەوە چۆن دەبری زۆرە بەداخەوە ئەو کاتە خەڵکانێکی زۆر جارێک لە دوای با بڵین پرۆسەی ئازادکردنی کوردستان وەسعێکی خراپ و گرانی و پێش ئێمە گەورەین هاتە پێشەوە با بڵین هەشتاکان سەیرە بەلامەوە ئەزانی چییە هەنێ شت هەیە با بڵین من ئەڵێم ئەگەر دنیا بگەڕێتەوە بە حیاتی ناگەڕێمەوە بۆ نەوچووە نەفرەت لەو سەردەمە و لەو کاتە لەبەرەوەی بەخوای گەورە منیش ڕێک لە مەکتەب دەریان هێنان بۆ ئیشکردن ئەوە هیچ مەجالی تیان نەبوو بەڵام ئێستا سپاس بەخوا نازان مەڵای مناڵ لە خۆشییا دەرناچێت ئەم هەموو تەکنەلۆجیا و ئەم هەموو خزمەت و پارە و بیهێنە و بیبەیە بەداخەوە تەماشاکەی دەریش ناچێت جەلا بەڵام مەکتەب تو هەرێت تا یەک تا دوو تا سێ کاکە تا چوار تا پێنج بخوێنی بەڵام ئەو هەمووی دەرچووەزان چیان بۆ کردن چیان بۆ کردن لە وڵاتی کرێکارێکە داماوە کورە زانکۆی سیڤی پڕ کردوەوە بۆ پێشمەرگایەتی زانکۆی تەواو کردووە بۆ خاتری خوار لە چ قانونی دنیا هێشتی وا هەیە هەر نییە شاگەڕە هەر سیڤەکەی پڕ کردوەوە نووسراوە شاهادە زانکۆی تەواو کردووە بۆچی بۆ پێشمەرگایەتی لەگەڵ ڕێزمە بۆ هەرچی پێشمەرگە هەیە خۆ پێشمەرگەیش مەردایەتیە و ئەرچێکی نیشتیمانیە بەڵام کاکە هەر کەسە و ئیشی خۆی هەر کەسە و شتی خۆی ینی ئیتر بەداخەوە وای لێ هاتووە باش لەگەڵ شەوە هەنگوشتا بینی هەیە ئەچی باش نەرەوەڵا ناوبەناوت بەس ناڵم ئەم ساڵە وەستاوم یعنی یەک ساڵێکە وەستاوم بە دەر لەم ساڵە لەگەڵ ئیش کرد وڵی زوو یەکەم جار لەگەڵ کاگرانی خەندیل ڕێزی خۆشەویستیم بۆیە وەزم شایەتی لەگەڵ عەسەکان نەکردم بەڵام وەک سابتی لەگەڵ کاگرانی خەندیل بووم لەگەڵ کاک جاسمی سازا ماوەیەکی زۆر بەیەکۆ بووین لەگەڵ کاگاری فۆزی شکانمان زۆر بەیەکۆ بووین باش لەگەڵ ئەم پیاوانە بەرکەوتمان هەبووە لەگەڵ هەمیانە کاگوەلی خۆشەویست لەگەڵ هەمیە بەڵام وەک سابتی زیاد لەگەڵ کاگی برامی خەندیل بێ لەوەی کە لە ئێران ئیشمان زۆر کردو زۆر ناتوانیا بڵێن زۆر هاتوشۆ ئێرانەکە ئێسش دەمێکە ماوەیەکی زۆر نەچوو باش هیچ با بڵین دەرکەوتنێک لەگەڵ نەریمانە زۆر کەمە هەیە ئەم ساڵە کەمە ئەوەیسا پێشەوە لەگەڵ پیاوە باسیێمان کرد وتم دیقەتوی ئەم ماوە لەگەڵ کاک نەریمانە کەم دەرەکەم چکە بە حکمی ناڵم من تەعزیمە بوو ئەیان بەڕاست ماڵی خەزوونەی منە خۆ ناکە ماڵی خەزوونەی ئەو
ئەویشکانی خۆی ناوەستێنە بەس من ناڕۆشتم نان بەڵ هەر بەیەکۆ بووین ئیشکان هەر بەیەکۆ بووە باشە بەڵە یاخوا پیرۆزی بێ بە دڵی خۆش بێ کاگنەریمان هاوسەرگیری کرد لەم فترەیە بەداخەوە ئەو ڕۆژە کە تەلەفۆنی بۆ من کرد داواتی کردم 2 ڕۆژ پێشەوە زۆر بەداخەوەم لێرە شەوە داوای لێبوردنی لێ یەکەم ئێمە تەعزیەکمان بۆ دروست بوو لە شارە زوور من چوون بە ئەو پرسێ ئەوە بۆیە دەخێر بنسەکە من داوای لێبوردنی لێ یەکەم گلەی لێ کرد بووم بەزیتر وتم بەخوای گەورە مەسەلەکەی من ئەوە بۆ هیچ شتێکی لەگەڵ تەعزیە ناوە وڵا جاتە گلەی لە خۆشەویست دەکرێت ئێمە گلەیانەکە یەکێن لەم تیڤۆمە لە خۆشەویست دەکرێت خۆشەویستان سەرمان ئێشانن داوای لێبوردنتان لێ یەکەین من بە حکمی ئەوەی ئەمڕۆ خەت خاو بوو ئاگام لە لایفەکە نەبوو نەمزانیوە سەعاتێک ڕۆیوە داوای لێبوردنەکەم کاک دابان ڕێز و خۆشەویستیم بۆ کاکە ڕێباز و بۆ کاکە دابان بۆ کاک جەزای ساز بۆ کاک بورهان بۆ کاکە ئامانج بۆ کاک ئالان بۆ کاک میرشا تیکتۆکی جەلال گۆڵەی کرد بۆ دەست و چاوە خۆش بێ ڕێز و حرمەتی جەلال گۆڵەی قبول بکەن سپاسی ئاوی سلێمانی یەکەم کۆمپانیای ئاوی سلێمانی کە سپۆنسەری ڕادوێ میلی گەڕیانە سپاسی فازلین و ئایکیوەکەم زۆر زۆر سپاس بۆ برای بەڕێزم کاک ئەحمەد خۆشناوەتی بە هیوای زوو چاکبوونەوە خوای گەورەش وا بە خۆشەویستی جەلال گۆڵەی قبول بکەن سپاسێکی بێپایانم بۆ برای بەڕێزم کاکە هیوا هونەرمەندی خۆشەویستی شاری سلێمانی زۆرمان عەزیەت دای من لە خزمەتانە من داوای لێبوردنەکەم و کوورەکەم بێ مسپاستەوەکەم دەستخۆشی توی خۆشەویستەکەم لە ئەبرا خۆشەویستانە پشتی کامێرە کاک بورانی خۆشەویست کاک جەزای خۆشەویست کاکە ڕێباس دەستان خۆش بی و دەستخۆشی بەوە کاکە دارکوی خۆشەویست داوای لێبوردنەکەم کەم و کوڕێک شتێکشمە بێت مامبورن دەمە خۆش بێت دارکۆ گیان دەست و چاوی تۆیش خۆش بەردەوامە بینی شەڵا بەیەکەوە خۆشەویستان من تا ڕۆژی یەکشەمەکەی تر بەخوای گەورەتان ئەسپێرم وەکووتم ئەگەر کەش و هەوا ڕێگە بە ئیشەڵا لە خزمەتان هەبین بەس ئیشەڵا بارە پشتیوان بەخوای گەورە کوردستانێکی ئارام و سەقامگیر خوای گەورە ئیشەڵا ئەو سروشتە جوانەمان هەر بەسەرا بارێنە بەڵام ئیشەڵا هیچ ئافات و کێشەیەکی لێوە نەبێ بۆ هاوڵاتیانی خۆشەویست و بۆ هاونیشتیمانیانی بەڕێز بەخوای گەورەتان ئەسپێرم بە گۆرانیەکی شادی کاکیوە ئەشتوانی بیکەی بە دووان تەحویلی یەک دانە باش یەک گۆرانی کاکیوە و هەتا یەکشەمەکەی تر بەخوای گەورە و میهرەبانتان ئەسپێرم کاتێکی خۆش و کاتێکی ئارام بۆ هەموو لایەن ئینشاءڵڵا أما اللي من دردي بدرمان من أما اللي من دردي بدرمان من خدا بخوينم كجي شاد ببالاينا خدا بخوينم كجي شاد ببالاينا بجي داركو بجي أروي هناري دانا دانا خالي للسرلي وانم هناري دانا دانا خالي للسرلي وانم بويارم خندانا وكري وشكينا ولا أروي بويارم خندانا وكري وشكينا ولا للروشي تازوايا روشي كون النزانا للروشي تازوايا روشي كون النزانا أما اللي يمان من دردي بدرمان من أما اللي يمان من دردي بدرمان من خدا بخوينم كجيب شاد ببالاي من خدا بخوينم كجيب شاد ببالاي من
أروي مال بابكم أما ممخرة وك شمامة مال بابكم أما ممخرة وك شمامة باركش قولي دامي أمثالش بتمام أروي باركش قولي دامي أو صالج بتماما ملا حرامي كردوا أرشي شتي بتمام ملا حرامي كردوا أرشي شتي بتمام أما لي يمان من دردي درمان من أما لي يمان من دردي درمان من خدا بو خوينم كجي شادم ببالاي من خدا بو خوينم كجي شادم ببالاي من أروي مال بابا كم ريزان دقمل بوشي ترازان مال بابا كم ريزان دقمل بوشي ترازان أو ريشي ديالنا أبد بين آدم جيزان أروي يوري شي ديالنا أبد بين آدم جيزان أو ريشي ديالنا أبد بين آدم جيزان درشي خواتنا ومكردوا إيتي ناس مسر مزم أو رؤنا دعوتي منو دارك ودعوتي والله الراجي قريان منو دارك ودعوتي والله الراجي قريان أروي يما لي يمان من دردي بدرمان من أما لي يمان من دردي بدرمان من خدا بو خوينم كشي شادم ببالا جينان خدا بو خوينم كشي شادم ببالا جينان